بینرانی بەڕێزم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان شادی و کامەرانی بێت لە شوێنێک بینەری ئێمە سڵاوی گەرمی کارمەندانی ئێنارتیتان لێبێت. بڕیارە سبەی شاندێکی پەرلەمانی کوردستان ڕۆڵ لە وڵاتی تورکیا بکات و لەوێشەوە بچێتە شارۆچکەی کۆبانێ لە ڕۆژاوای کوردستان. سەردانی ئەم شاندەی پەرلەمانی کوردستان بۆ ئەوەیە کە لە نزیکەوە ئاگاداری ڕۆژی کۆبانێ بن کە ئێستا لەلایەن چەکدارانی داعشەوە گەمارۆ دراوە و لە چەند قۆڵێکەوە هێرش دەکرێتە سەر ئەو شارە. شاندی پەرلەمانی کوردستان بە چمە بەستێک ڕوو لە کۆبانێ دەکەن. ئایا پەرلەمانی کوردستان دەتوانێت چی بۆ کۆبانێ بکات؟ جگەلەوەی کە شاندێک بنێرێت بۆ سەردانکردنی کۆبانێ، ئایا لە هەولێرەوە نەدەتوانرا جۆرێک لە هاوکاری یان هاودەنگی یان فشار دروست بکرێت بۆ ئەوەی هاوکاریەکان بۆ کۆبانێ شەڕتر بکرێنەوە؟ ئایا مەرجە شاندی پەرلەمانی کوردستان سەردانی کۆبانێ بکات یان باشتر نەبوو لە بری شاندی پەرلەمانی کوردستان شاندێکی وەزارەتی پێشمەرگە و کەسانی سەربازی پلەدار ڕۆ لە کۆبانێ بکەن بە مەبەستی هاوکاری شەڕوانانی یەکەگە؟ بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە بە سواسەوە میوانداری هەرێکە لە بەڕێزان کاک سۆران عومەر، سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان و هەروەها کاک ئەیوب عەبدوڵڵا، سەرۆکی لیژنەی ناوخۆ لە پەرلەمانی کوردستانمان کردووە. بەخێربێن بۆ ستۆدیۆی ناتی. کاک سۆران، ئامانج لە سەردانی ئەم شاندە بۆ کۆبانێ چییە؟ ئەگە بە کورتی بەڵێ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سەرەتا سەرخۆشیمەیە بۆ خانەوادەی شەهیدان بەداخەوە لە بری جەژنە پیرۆزە ئێمە لە خراپترین دۆخەکانی قۆناغی ئێستا هەرێمی کوردستانە تێپەڕین و تەمەنای چاکبوونەوەش بۆ بریندارەکان و ئومێ دەکەم شەڕوانانی خۆڕاگری کۆبانێ بتوانن بەرگەی ئەو چەند ڕۆژەی ئایندەش بگرن تاکو ئەو کاتێک کە بەهاناوە چوونی زیاتر و کۆمەکی زیاتر دەگا پێیان. دیارە پەرلەمانی کوردستان لە پێناو هەستکردن بە مەسئولیەتی ئەوەی کە بەشێکی کوردستان لە ڕۆژ ئاوا چەندین ڕۆژە لە ژێر هەڕەشە و مەترسی و پەلاماری گروپی تیرۆریستی داعشایە، خەڵکێکی زۆر ئاوارە بووە و مەترسی دووبارە بوونەوەی کارەساتی شنگال لە کۆمەڵکوژی و تاوانی گەورە لە ئارادایە. پێی باش بوو سەرۆکایەتی دیارە ئەم شەو بڕیاری داوە شاندێکی پەرلەمان لە فراکسیۆنە جیاوازەکان و لە لیژنەمانیەکان بچنە نزیکی ڕووداوەکان. باشە، ئامان چییە لەو سەردانە؟ ئامانجەوەیە کە ئێمە لە نزیکەوە بۆ خۆمان ئەو ڕووداوانە لە نزیکەوە بە ئاگابین لێی و لەگەڵ پەرلەمانتارانی کوردی باکوور کە هەمویان چوونەتە ئەوێ لەسەر سنوورن دیارە داخڵبوون بۆ کۆبانی ئاستەنگی گەورەی لە بەردەمایە لەبەرەوەی هەر کەس ئەگەر تەماشا بکە کۆبانی لە سێلاوە شەڕی بەردەوامی تایە تەنها سەرسنووری نێوان کۆبانی و تورکیا ماوە کە ئەویش ئاوارەیەکی زۆر و بریندارێکی زۆر و حاڵەتێکی نائاسایی گەورەی لەسرە. ئێمە دەمانەوێ بچینە ئەوێ و لەوێ تەماشاکەین بزانین چیمان پێدەکرێ و چی دەگوزەرێ. هاوکاتی و سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لە خەتە لە هەوڵە دیبلۆماسیەکانی لە داواکانی بۆ بەدەمەوە چوونی زیاتری کۆمەڵگەی نێودەوڵەتی بەردەوامە و ئەگەر کۆبوونەوەی پەرلەمان بە نائاسایی لە چەند ڕۆژی ئایندەکرا پێویستەکە ئەو شاندەی پەرلەمان ڕاستیەکان وەکو خۆی بهێننەوە نێو هۆڵی پەرلەمان. زۆر باشە، دەست خۆش. کاک ئەیوب، باشە نەبوو لە بری شاندی پەرلەمان شاندێکی وەزارەتی پێشمەرگە سەردانی و شوێنی بکردایە؟ زۆر سوپاس. دوای پیرۆزبایی جەژن و پیرۆزبایی جەژن لە کەسوکاری شەهیدان و لە بریندارەکانی هێزی پێشمەرگە و تەمەنای چاکبوونەوە بۆ بریندارەکان و هیوای خۆراگری زیاتر بۆ شەڕوانانی کۆبانی لەسەر چوونی وەفدی پەرلەمانی کوردستان بۆ کۆبانیدا دیارە شتێکی تازە و نوێ نییە. پەرلەمانی کوردستان بۆ سەردانی شەڕگەکانی کوردستانیش لە باشووری کوردستان چەندین جار لیژنەی پێکێناوە. لیژنەمانیەکان چەندین جار بە هاوبەشی لیژنەی پێشمەرگە، لیژنەی ناوخۆ، لیژنەی مافی مرۆڤ ئێمە سەردانی هەموو شەڕگەکانمان کردووە بە درێژایی ئەو 1500 کیلۆمەتری کە ئێستا لەگەڵ داعشەمانە. دوای ئەوەی کە چوین واقعی حاڵی شەڕگەکانمان بینیوە، هەڵسەنگانی خۆمان هەبووە کەم و کورتی و پێداویستیە لە پێشەکانمان نووسیوە و ئامادەمان کردووە و کردومانە بە راپۆرتێک و هێناومانە لە کۆبنەوەیکی تایبەت لە پەرلەماندا خوێندومانەتەوە.
بۆ ئەوەی پەرلەمانی کوردستان بە واقعی ئەو ڕاستپاردانەی کە داوای دەکا ئەو بڕیارانەی کە دەیدات لەسەر ئەرزی واقع و لەسەر ئەنجامی ئەو لیژنانەی کە بە واقعی بە عملی چوونەتە مەیدانەکانی شەڕەکان هەڵسەنگانەکانی خۆیان هێناوەتەوە بڕیاری واقعیانە بدا و چوونی ئەو وەفدە بەڕاستی ئەمە بە پێویستی دەزانین بە هەمان شێوە کە بچن هەڵسەنگانی خۆیان بکەن ئایا شەڕوانانی کۆبانی ئێستا لە کوبانی پێویستیان بە چەک هەیە پێویستیان بە هاوکاری مرۆیی هەیە پێویستیان بە هاوکاری پێشمەرگە هەیە چونکە ئێستا چەندین لێدوانی یەپەگە هەیە یەکێک لە لێدوانەکانیان ئەوان دەڵێن ئێمە پێویستمان بە چەکی باشەیە لە باتی ئەوەی کە بە هاوکاری عسکەریمان بکرێ هەندێکیان دەڵێن پێویستمان بە هاوکاری هێزی پێشمەرگە هەیە و مەسلەی چوونی وەزارەتی پێشمەرگەش بۆ ئەوێ دیارە بەرنامەی حکوومەت بەرنامەی تایبەت بە خۆیان هەیە و چوونی پێشمەرگە و هێزی پێشمەرگە پێویستی بە بڕیاری سەرۆکاتی هەرێم و پێویستی بە ڕەزامەندی بەڵامەوەی ئێستا تەواوی لێ دوانانی یەپەگە لەسەری کۆکنەوەیە کە یەپەگە لە ئێستا پێویستی بە چەکە بۆ بەرەنگاربوونەوەی داعش بەڵێ ینی بۆ بدێکی سەربازی بۆ نمونە بچوێتە ئەو شوێنە لەوەی بکۆڵیایەتەوە کە لە ڕوو جوگرافیەوە ئەتوانن چ میکانیزمە بگرنە بەر بە چ ڕێگێک بتوانن چەک بگەێنە یەپەگە پێدوانیە باشتر بوو چکە بارودۆخی کۆبانی ڕەنگە چاوەڕێ ئەوە نەکا کە شاندێکی پەرلەمان بڕوا و بێتەوە و تەقریر بنووسێ و بیا بە سەرۆکاتی پەرلەمان و دانیشتنی بۆ بکرێ و قسەی لێ بکرێ و لە ڕاستیدا من ناتوانم لە باتی لە جیاتی وەزارەتی پێشمەرگە و وەڵامە دەمەوە بۆچی وەزارەتی پێشمەرگە ئەوەی نەکردەوە دەکرێت لە وەزارەتی پێشمەرگە و پرسیارە بکرێت بەڵام بەپێی تێڕوانینی ئێمە ئەو واقعی کە ئەو فترەیە هەبووە بەڕاستی لە شەڕگەکانی جنوبی کوردستانیش لێرەش پێشمەرگە لە سەرەتادا لە حاڵەتی دیفاعیدا بوو ئێستا کە قۆناغەکە گۆڕاوە و کەوتونێتە حاڵەتی هجومیەوە وەزعی پێشمەرگە و ڕەوشی پێشمەرگەکان لە شەڕگەکاندا بەرەو باشتر بوون چووە ینی ئەگەر بڕیار بدرێ هێزێک لێرەوە بچێت و لەنان وەزارەتی پێشمەرگەوە بندرێت دەبێت ئەو هەڵسەنگانە وەزارەتی پێشمەرگە تەقدیری بکە و چێ دەنێرێ بۆ ئەوێ و ئەو لیژنەیە کە دەینێرێ چێە بڕیارەکەلان وەزارەتی پێشمەرگە لەلایەن سەرۆکاتی حکوومەت زۆر باشە دەست خۆش کاک سۆران بۆ شاندەی پەرلەمان ڕۆشت و گەڕایەوە و راپۆرتی خۆی نووسی پەرلەمان ناتوانێت چی بکە ڕەنگە ئێمە فرێ راپۆرت نووسین نەکەوین چونکە دۆخەکە بەڕاستی لەوە هەستیارترە کە ئێمە وا هەستەکەین بچین و راپۆرت بنووسین و بینەوە دۆخەکە هەر ئاساییە مەسەلەی کۆبانی لەسەر وەقت ماوە چونکە پەلامارەکانی داعش بۆ سەر کۆبانی سات لە دوای سات تونترە بێ و وەگوتیشم بەڕاستی شەڕوانان لە کۆبانی لە هەموو لایەکەوە تەواو داخراوە هاوکاری بۆیان یعنی ئێستا خەڵکی کوردستان ئەگەر وا بزانێ ئێمە لەم سنوورە دەرباز بین ئیترەتوانین بگەینە کۆبانی زۆر دوورە کۆبانی ئەگەر تەماشای نەخشە بکەی چەندین مەدای هەیە لە نێوانی ئێمە و کۆبانیە بۆیە بەڕاستی ئەتوانم بڵێم ئێمەش ئیحراجین لە بەرامبەر ئەوە کە ئێستا چۆن دەستمان بە کۆبانی دەگا لە پێشووترە هاوار زۆر کراوە کە پێویستیان بە هاوکاریە پێویستیان بە چەک و تەقەمەنیە بەڵام وەک ئێستا نەبیستراوە کە بە واقعی ئێستا دەبینرێ مەترسی تەواو لەسەر کۆبانیە مەترسیەکە لەسەر کات ماوە و کات تا تێ بپەڕێ لە بەرژەوەندی کۆبانی و شەڕوانان و ئاوارە و خەڵکی ئەوێ نیە ئێمە چی بکرێ بۆ ئێمە دەچینە ئەوێ ڕەنگە بزانین چی بکرێ لانی کەم ئێمە کە ئەچینە ئەوێ تورکیا ئەگەر سنووری داخست بێ لەگەڵ پەرلەمانتارانی باکوور لەوێ بتوانین هەوڵ بدەین سنوور بکرێتەوە چکە تەنها سنوورێک کە ماوە تەنها دەواازەیەک ماوە ئەو دەواازەیە بە ڕووی کۆبانیا لە تورکیاوە جگە لەوە بریندارەکانی کە ئێستا لەوێن وەرناگیرێن لەلایەن تورکیاوە لە کاتێکە پێشتر باز لەوە دەکرا کە بریندارانی داعش لە شارەکانی تورکیا چارەسەرەکرێن بەڵام ئێمە با بچین بزانین ئەم دۆخە ئەم واقعە بەم جۆرەیەوە ڕەوشی مرۆیی لەوێ چۆنە مەسلەی شاندی سەربازیش کە باست کرد ئەمە ئاماژەیەکی پێ بکەمەوە ڕەنگە ئێمە ئیشی ئێمە نەبێ یاخود ئێمە ئاگاییمان لەو جانیبە نەبێ لە بەرەوەی سەرۆکی هەرێم فەرماندەی هێزە چەکدارەکانەوە وەزارەتی گۆڕانداوای دانیشتنی بە پەلەی پەرلەمانی کوردستانەکە پەرلەمان نێتوانین لەو دانیشتنەوە پەلەیە 50
ڕۆژە بڕیارێک تەبەنی بکات کە داوا لە وەزارەتی پێشمەرگە بکە خەبیری سەربازی بنێرەوە کۆبانی من ئەویان ئەوە ئەکرا ڕەنگە پەرلەمان ئەگەردا بنیشێ دانیشتنی پەرلەمان لەسەر دۆخە ناوخۆیەکانی ژوە کاک ئەیوب باسی کرد دوای چوونی شاندە پەرلەمانیەکان و لیژنەمانیەکان بۆ بەرەکانی شەڕ ئەو کاتە پەرلەمان توانیوێتی کۆ ببێتەوە بڕیار بۆ پێشمەرگە و بۆ ئاوارە و بۆ ئەوانە بدا بۆیە ئێمە ئەگەر لەسەر دۆخی کۆبانیش ئێستا هەر ئەمڕۆ کۆبوونەوەی نائاسایی پەرلەمان بکرێ بڕیارەکانی ئێمە ڕەنگە زۆر لە دۆخی کۆبانی نەگۆڕێ لەبەرەوەی دۆخەکە لە مەسلەی بڕیار دەرچووە دوای ئەوە ئێمە لە ڕووی یاساییەوە هیچ سەلاحیات و دەسەڵات و بڕیارێکی ئێمە بۆ دەرەوەی سنووری هەرێمی کوردستان هیچ بەهایەکی یاسایی و قانونی نییە پارچەیەکی تری کوردستانە لە وڵاتێکی ترایە کە شەڕی تایە بەڵام لە ڕووی مرۆی و لە ڕووی نەتەوەی و لە ڕووی هەستکردن بە بەرزپرسیارەتی کە کوردانی ئێمە لەوێن پەرلەمان تەدەخولەکە ئەمە یعنی ئەتوانم بڵێم دۆخەکە زۆر لەوە ئاڵۆسترە ئێمە تەنیا بەوە تەماشای بکەین با پەرلەمان کۆ ببێتەوە بڕیار بدا ئێمە هەوڵە دیبلۆماسیەکانمان و سەردانە مەیدانیەکەمان بۆ مەوقعی شوێنەکە ئەتوانین بگەینەوە ئەنجامەی کە فشاری زیاتر بکەین خۆ ئێمە باشە زانین کە ئەمریکا و ئەو تەحالوفە نێودەوڵەتیەی دروست بووە نازانن داعش چی بەرامبەر کۆبانیەکە نازانن مەترسیەکە لە کۆبانی ئێستا هەیە ئەگەر تورکیا سنوورەکەی گرتووە سوپا و جێیشێکی زۆری هێناوەتەوێت چونکە ئەویش حدودی خۆیەتی دەیپارێزێ باشە ئەگەر خوانەکردە شەڕوانانی ئەوێشکان خۆ تاوانێکی کۆمەڵکوژی گەورەی نێودەوڵەتی ڕووەدا من پێم وایە لەوەی شنگال زۆر گەورەترە خەڵکێکی زۆر لە کۆبانی ماوەتەوە بە ژن و مناڵ و گەنجەوە شەڕەکە تازەترین خەبەر پێشەوەی کە من بێمە ئێرە بۆ خزمەتیەوە خەڵکێک کە لە منطقەی پشدەرەوە ڕۆشتووە لەوێ ئێستا شەهید بوون ئیتساڵەکان دەڵێ ڕەنگە ئێمە بگەینە ئەوێ یا نەگەینە ئەوێ کۆبانی دۆخەکەی جۆرێکی تر بێ کە ئومێ دەکەم بگەینە ئەوێ بتوانین بچینە ناو کۆبانی و مەترسی داعشکێن ڕابێ و دووریش خراپێتەوە زۆر باشە کاگەیوب درنگ نییە بۆ پێگەێنانی شاندێکی لەم جۆرە ینی زووتر بۆ ئەمە نەکرا پەرلەمان بۆ زووتر بیری لەمە نەکردەوە وڵای من دەبێت بە پندێکی ڕوسی وەڵام بدەمەوە کە دەڵێ ئەمڕۆژ درەنگ نییە چونکە هەم بەرنامەی داعش تەنها بۆ کوبانی نییە استراتیژی داعش دەست بە سەداگرتنی هەرسێک کانتۆنەکەیە ئەوڕۆ لەسەر کۆبانیە سپینێ ئەگەر خوانە خواستە کۆبانی سقۆتکە سپینێ بۆ عفرین و بۆ جەزیرەشە بۆیە ئەگەر ئێمە لە ئەم ڕۆژدا فریا ئەوە بکەوین کە توانەکانی خۆمان چڕ بکەینەوە هەم وەکو پەرلەمانی کوردستان و وەکو حکوومەتی هەرێمی کوردستان پێگەی هەرێمی کوردستان بەکاربهێنین پێگەی هەرێمەکەمان پێگەی دامودەستگاکانی دەوڵەتی حکوومەتی خۆمان بەکاربێنین پەیوەندیە نێودەوڵەتیەکانمان بەکاربێنین بۆ ئەوەی کە ئەو هاوپەیمانێتی کە ئێستا لە دژی داعش دروست بووە هەوڵەکانیان جددیترکەن بۆ بردومانکردنی بنکەکانی داعش ئەو هێزە سەربازیانەی کە پەلاماری کوبانی دەدەن لە داهاتوودا پەلاماری کانتۆنێکی تر دەدەن پێما بێ درەنگ نییە ئەوە یەکێکیان باشە بەس چی ڕێگرە بۆی کە ئێوە ئەو پەیوەندی نێودەوڵەتیانی خۆتان بەکاربێنن ئەوەی هیچ بۆ بەکاری نایەنن بۆ دێرم تەکلیف لە تووشیان ناکاکە یارمەتی کۆبانێ بە حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکاتی پەرلەمانی شەوڵەکانی خوان بە بەردەوامی داوە بۆ نمونە سەرۆکاتی پەرلەمان ئێمەی لە کۆبنەوەی پەرلەماندا ئاگادار کردەوە کە هەموو ئەو وەفدانی کە هاتوون سەردانی پەرلەمانیان کردووە و هەموو ئەو پەیوەندیانی کە کردویانە بە کۆنسۆڵەکانی دەوڵەتان کە لە هەرێمی کوردستانن بۆ ئەوە بووە کە هاوکاری جددیتر بکەن بۆ خۆراوە و بەتایبەتیش بۆ شارۆچکەی کوبانی یعنی ئێمە لەو کۆبوونەوەیدا کە فراکسیۆنی گۆڕانداوای کردووە کە بە پەلە کۆبوونەوەیەک بکرێت لەو خاڵەشدا ئیشارە بەوە دراوە لایەنە پەیوەندیدارەکانیش بەشداری بکەن ئەو لایەنە پەیوەندیدارانی کە دەکرێت بەشداری بکەن وەزارەتی پێشمەرگەیە وەکۆی جەناب ئیشارەتی پێدا کە دەکرێت لەو کۆبوونەوەیدا داوا لە وەزارەتی پێشمەرگە بکرێت کە خەڵکانی شارەزای عسکەری وەفدێک بچێت بۆ کوبانی و هەڵسەنگانی خۆیان بکەن ئەوە یەکێک لەوانە و دەکرێت مەسەلەن لەو کۆبوونەوەدا داوای ئەوە بکەین تەرحی ئەوە بکەین کۆنفرانسێکی بە پەلە ببەستێ بە بەشداری پێکردنی هەموو باڵوێزەکانی دەوڵەتان بەڵام هەموو ئەمانە بەڵێ یان تۆ لە کاتێکا باسی ئەمانەکەی کە ئەکرێ ئەمە بکەین و ئەکرێ ئەوە بکەین و ئەکرێت داوای کۆنفرانس و بکەین کە داعش چەند سەد مەترێک لە کۆبانەوە دوورە بەڵەوە
هیچێکێ لەمانە فرێ کۆبانی ئەەکەوێ ینی وەڵاهی- کات بەدەستەوە ماوە بۆی کۆنفرانس بکرێ یا فلانش بکرێ یا داوا بکرێ من داواکەم یا تەرحەکەم بەس بۆ ئەوە نەبوو فریا کۆبانی بکەین وەکتم استراتیجی داعش بەڵێ باش ئەڵامسا فشارە گەورەکە لەسەر ئەوێ فشارە گەورەکە ئێستا لەسەر کوبانیە بەپێی ئەو مقاومەتی کە ئێستا لە کۆبانی کراوە چێناڵە مقاومەی زیاتریش ناکرێ و چەند ڕۆژێکی تریش و هەفتەیەکی و سێ هەفتەیە شەر لەسەر کۆبانیە باش وەڵام کە چەک نەما بەچی مقاومە بکرێ بەڵێ من بەبستمەوەی ئەگەر شەر مقاومە و بەرخودان و بەرەنگاری ئەو شەروانانە بەردەوامتر بوو دەکرێت بڵێن هەر بڵێن درەنگە ئەو ڕۆژ دەست پێ بکەین ها درەنگ نییە و دەکرێت لە ڕێگەی ئەو پەیوەندیانەی خۆمانەوە تەچیل لە هاوپەیمانان بکرێتەوە کە بەردەمانەکان یا چڕترکەن خۆ ئەویان دەکرێت بە پەلە بکرێت لە ڕێگەی ئەو علااقاتی خۆمان کە هەمانە لەگەڵ ئەو هێزا هاوپەیمانانە باشە دەستۆشکاک زۆران پێدا ئاگاداری و سەردانی ئێوەیە دیارە سەرۆکایەتی پەرلەمان هەموو پەیوەندیەکانی ڕێک خستووە و پێدەش ئاگادارە و پەرلەمانتارانی باکووری ژاگادارن و حکوومەتی تورکیا ژاگادارە چێمە سەردانێکی ڕسمیەکەین و شاندێکی فەرمیە و بەڵێ ئاگادارن بەڵام دەمەوێت ئەوە بڵێم لە پەلاماردانی کۆبانی و ئەو تاوانانەی بەرامبەر کۆبانی ئەنجامەدرێ بەرپرسیارەتی هەر لەسەر ئێمە و پەرلەمان نییە بەرپرسیارەتی لەسەر ئەمریکایە و لەسەر ئەو تەحالوفە نێو دەوڵەتیەیە کە دەزانن باش دەزانن بە پێش چاویانەوە چی ڕوودەدا و پێشبینیەکانیشیان وازەحە لەسەر ئەوەی کە ئەگەر کۆبانی بکەوێت چکارە ساتێک ڕوەدا بەرپرسیارەتی لەسەر سەرۆکایەتی هەرێمە و لەسەر سەرۆکایەتی حکوومەتیشە ڕاستە ئێمە ئێستا بە درێژایی 1000 و ئەوەندە کیلۆمەتر لە شەڕین بەرامبەر بە داعش لە پارچەیەکی ترەوە فشاری خستۆتە سەرمان ڕاستە ئێمە پەرلەمانی کوردستان 22 حەوت بە حکوومەتمان وتووە شنگالە گیرێت بەڵگەکان لە بەردەسایە لە هەشتی لە 3 شنگال گیرا ئێوە بە حکوومەتتان وت کە شنگالە گیرە بەڵێ لە ڕاستپاردەی راپۆرتی لیژنەی پێشمەرگە بە دەقیقتیایەتی و لیژنەی ناوخۆش کە 22 حەول لە نێو پەرلەمانی کوردستانەوە کاتێک پێیان وتراوە و بە نووسراو بۆیان نێردراوە وتراوە شنگال دەگیرێ ئەی بەدوادە چونتان بۆ ئاگادارکردن خۆتان کرد حکوومەت چیەکە ئێمە لە ئێستەیە ناماتیان وەرگرت لە ئێستەیە نەژیرێ شنگال نیان کردووە گەر بیان کردایە ئەوە ڕووی نەدەدا کە بەداخەوە ڕوویدا مەبەستم ئەوەیە ئێمە هەمیشە پندێکی کوردی هەیە دەڵێ دوای باران کە پەنک ئێمە پاشەوەی کە شنگال گیرا شنگال بەبێت تەقە گیرا پاش ئەوە هاتین کەوتینە خۆ و بڕیارماندا هەتا ئێستا بۆشمان نەگیراوەتەوە ومێ دەکەم ئەم ئەزمونە تاڵەی شنگال لە کۆبانی دووبارە نەبێتەوە هەرچەنە خۆڕاگری شەڕوانانی کۆبانیە نەیهێشتۆ کۆبانی بکەوێ گەرنا کۆبانی کەوتبوو بە یەک لە سەرسەتی ئەوەی لە کۆبانی ئێستا بەرگریەکرێ لە شنگال بکرایە ئەو کارە ساتە مرۆییە گەورە ئینسانیە ڕووی نەئەدا کە بچێتە تاوانی جەنگ و جینۆساید و ئاوارە بوونی 350,000 ئینسان و هاتنی بە لێشاوێکی زۆری ئەو ماساتە ئینسان باشە ئێوە پەرلەمان لەسەر کۆبانی هیچ ئاگاداریەکتان بە حکوومەت یا بە وەزارەتی پێشمەرگەیەوەکەوەی لە شنگالیاتان نەخێر چونکە حکوومەت وە گوتم ئێمە لە دەرەوەی ئەو سنوورەی ئێستای هەرێمی کوردستان ئەمڕووداوە ڕوەدا بە پێچەوانەوە ڕەنگە ئالۆزی نێوان لایەنەکان چ لە هەرێمی کوردستان چ لە نێوان هەرێمی کوردستان لە باشوور و لە ڕۆژئاوا هۆکارە بۆ ئەوەی کە تا ئێستا بە ئەمری واقع دەزانرێت کە چ خەتەرێ لەسەر ڕۆژئاوایە پێشتر بەم جۆرە تێڕوانینە بۆ ڕۆژئاوا و بۆ کۆبانی و بۆ مەترسیەکانی حزوری نەبووە ڕەنگە هەندێک برادر لە ئاسی بەرپرسیارەتیشە پێیان وابوو بێ پەیەدە مبالەغاکە پەیەدا ئێوێ خۆی بسەپێنێ ڕاستە هەندێک ڕەخنەی زۆرمان هەبووە لە سیاسەتی پەیەدا بەڵام دوجار کاتێک کە دەکەوینە شەڕ کاتێک کە خەڵک گیانی بەختەکە لە پێناوی پاراستنی وڵات و نیشتیمانەکەیە دەبێ ئەو هەموو ناکۆچی و ئەو هەموو
باشە بەردەوام لە باشووری کوردستان بەشە هەرە زۆری لایەنەکان قسە لە سەرواکەن کە ڕخنیان لە سیاسەتی پێدە هەیە و ڕخنیان لەسەر پێدە هەیە و بەڵامەوەی لەسەر ئەرزی واقع ئێمەی بینین ئەوە هەر پێدەیە لە ڕۆژاوی کوردستانە بەڕێ شارەکان بەڕێوە بە کانتۆنەکانی دروست کردو بەڕێویان ئەبا وە شەڕی ژاگات ڕاستە ناڵاتە ڕخنیانی کام ڕخنە لە چی لە ڕابردووە ناکۆچی و ئالۆزیەکە بۆ لە نێوان پارتی دیموکرات و پەیەدا لەسەر مامەڵەی پەیەدە لە ناو ڕۆژ ئاوا بەرامبەر بە لایەنەکانی تر ئەمە هۆکار بۆ ئەوی کە گرژی زۆرجار لە نێوان پارتی دیموکرات و پەیەدا دروست ببێ و ڕنگدانەوەی لەسەر سیاسەتی حکوومەتی هەرێم و پەیەدە و پەکەکە و ئەمە هەبێ هۆکارەکەی چی بوو هۆکارەکەی ئەوە بووە کە پەیەدە ڕێگەی بەجگە لە خۆی نەداوە و پێی وا بووە ئەو لایەنانەی تر کە لەوێن دەبێ هەموو لە ژێر فەرمان و چەتری ئەوا بن ئەمە ڕخنەیەکی جدی بووە لە پەیەدا وەک دەڵێ ئێستا دەبینین تەنها پەیەدە بەرگریەکە و ئەو قوربانیەدا لایەنەکانی تر لە کوێن منیژەم پرسیارم هەیە ئایا فعلەن ئەو لایەنانی کە پێشتر داوایە نەکرد لەگەڵ پەیەدا هاو بەش بن و پێکەوە ئەو کانتۆنانە ئەو هەرێمە ئەو پارچەیە کە خەونی چەندین ساڵەمانە لە ژێردەستی دیکتاتۆرێکی وەکو بەشار دەرچووە بۆ خۆمان پێکەوە بە ڕێوەی بەرین ئایا ئەمانە و نەحەجمیان هەبوو داوایانە کردیا ئەوە تا دەبینین ئێستا هەموو ئەو برادرانەوانن کە لە ئوتێلا بوون لە هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان ژیاندونی باشە من بە ئەوت بە جۆرێکە لێ بپرسم ینی ئەگەر لایەنێک خۆی قورسایی هەبێ و نفوزی هەبێ و خەڵکی هەبێ خۆی فەرز ناکە بەتاکید من پێم وایە بەڵێ چۆن پەیەدا نتوانانی بە خۆی فەرز بکە کەواتە نفوزیکی ئەوە نییە کە خۆی فەرز بکە ڕەنگە ئەوەش بەشێکی وا بوو بێ وەک دەڵێم ئەمان وەڵامی ئەمەی جەنابتەکە ئەگەر ئەو لایەنانەوەندە بەهێز بوون و داوای ئەویانە کرد لەگەڵ پەیەدا وەک یەک بن دەبێ ئەمڕۆ لە بەرەکانی جەنگیش هەروە بن بەڵێ زۆر باشە کاک ئەیوب پەرلەمانی کوردستان ئێوە ئەو شاندا بۆ بیرتان لەوە نەکردەوە پێش سەردانکردنتان بۆ کۆبانەیە یان چونتان بۆ تورکیا سەردانی سەرۆکاتی هەرێم بکەن لەگە سەرۆکاتی هەرێما لەوە بکۆڵنەوە کە ئایا سەرۆکی هەرێم بەپێی پەیوەندیەکانی خۆی چۆن نەتوانێت هاوکاری پەیەدە بکات لە خۆراوی کوردستان چۆن نەتوانێت داوا لەو دۆستانەی کورد بکات کە بردومانەکانیان لە دەوروبەری کۆبانێت شەڕ بکەنەوە بۆ هاوکاریکردنی شەڕوانان یەپەگە بەڵێ لە ڕێگەی سەرۆکاتی پەرلەمانەوە ئەمە دڵنیا کراوینێتەوە کە پەیوەندی بە سەرۆکاتی هەرێم و سەرۆکاتی حکوومەتەوە کراوە ئەوان لە وەڵامدا وتویانە بە بەردەوامی لە هەوڵداین لەگەڵ هاوپەیماناندا لەگەڵ دەوڵەتانی دراوسێدا بۆ ئەوەی هاوکاری کۆبانی بکرێت ینی ئەو پەیوەندیە بەردەوامە هەیە لە بینی هەرسێک سەرۆکایەتەکەی هەرێمی کوردستان بۆیە دوای ئەوە هەنگاوندراوە بۆی ئەمە لە سەردانی مەیدانی واقعی حاڵەکە ببینیم بزانین پێداویستی ئەوێ بۆ ئەوڕۆ چییە کە باشە زیاتر ئێوە لەم سەردانە تەرکیزەخەنە سەرەوەی کە هاوکاری مرۆیی ئاوارەکان چیان پێویستە یان شەڕوانانی یەپەگە لەناو کۆبانەیە کەم قاومەکان چیان پێویستە هەموو جانبەکان دەبێت هەموو جانبە باشە ئەگەر ئێوە گەشتنە ئەو باوەڕێک کە شەڕوانانی یەپەگە پێویستیان بەوەی چکی قورسیان بۆ بنێرێت بەڵێ چیەکرێت چۆن ئەم شەکە ئەگەنرێتە ئەوێ گیانی چەک بێگومان هەدەبێت لە ڕێگەی تورکیاوە بێت دەبێ و کاتە ئەگەر ئەو لیژنەیە پێداویستی لە پێشی ئەوە دیاری کرد کە دەبێت چەکی قورس بگەێنرێتە کۆبانی دەبێت ئەو کاتە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی پەیوەندی خۆی لەگەڵ تورکیادا قەناعەت بە حکوومەتی تورکی بهێنرێت بەوەی کە هاوکاری چەکی کۆبانی بکرێت لە ڕێگەی ئەو ئیمکانەتی کە حکوومەتی هەرێم لە بەردەستیدا بەڕاستی حکوومەتی هەرێم و وەزارەتی پێشمەرگەش ئەو ئیمکانیاتە زۆر و زەوەندەی لە بەردەستیدا نییە کە بتوانێت هاوکارێکی باشی کۆبانی بکە چونکە تا ئێستاژ ئەو چەکانی کە بە هێزی پێشمەرگە گەیشتون زوربیان چەکی تەقلیدین زوربیان دۆشکەیە و قەناسە و بیکەیسی و هاوەن و ئۆشتانەیە کەم چەکی پێشکەوتوی تێدایە کە بتوانیت تۆ هاوکاری کۆبانی پێ بکەی چونکە بەڕاستی کۆبانی ئێستا لەژێر فشاری پێشکەوتوترین چەکی ئەمریکادایە داعش چەکی 6 فرقەی عراقی کە لە مووسڵ و لە مەحافەزەکانی تکریت و ئانە دەستکەوتووە لە بەردەستیدایە چەکەکانی رووسیا کە لە سووریا دەستی کەوتوون ینی ئێستا چەکی شەرق و غەرب لە بەردەستی داعشدا بۆ شەڕکردن لەگەڵ کوبانیدا ئەو چەکانی کە لە بەردەستی هێزی پێشمەرگەدا زۆربەی چەکی تەقلیدی ڕژێمی پێشوو و ئەو هاوکاریە کەمەی کە ئێستا دەکرێت جەنابتان گوێبیستی هەواڵەکانن زۆربەی و دەوڵەتانی هاوکاری دەکەن بای 50 میلیۆن دلار بای
50 ملیۆن یۆرۆ با 70 ملیۆن یۆرۆ هاوکاریەکانی ئەوە دەکرێت ئەو چەکە پێشکەوتوانی ئەوڕۆ کە لە دنیادا هەن بۆ بەرەنگاریکردنی دەبابات و چەکی دژی دروع و ئەوانە بەڕاستی ئیمکانەتێکی زۆری پێویستە بۆ کڕینیان و بۆ دابینکردیان و تا ئێستا حکوومەتی هەرێمیش ئیمکانەتی ئەوەی نەبووە چەکیش بکڕێ هەموو هاوکاریانی کە هاتوون بۆ بەرە بە تەواویکەم هەموو هاوکاریانەی کە هاتوون هاوکاری حکوومەتانە نەکردراونەوە چەکانە بۆ زۆری چەکەکانیش بە پێی پێویستنی باش باسی ئەوە کرێت زۆرێک لە دەستگاکانی ڕاگەاندن قسە لەسەر زۆرێک لە هەماهەنگی یان پەیوەندی لە نێوان تورکیا و داعشاکەن ئەگەر ئێوە چوونە ئەوێ لە واقع بینیتان کە بەڵێ شتێکی لەو جۆرە هەیە بەڵێ ئامادەن لە راپۆرتی خۆتان باسی بکەن بێگومان ڕای دەگەێنی بەڵام بەڵگە و ئەتی لەمان بەدەستەوە بێ کە ئەو لیژنانە بیەنەوە باشە ئەی سەبارەت بە داخستنی سنووری تورکیا بە ڕووی کۆبانەیە بەڵێ لەسەر ئەوە ئامادەن چی بکەن لەسەر ئەوە هەر دەبێت لە ڕێگەی پەیوەندەکانی خۆمانەوە چ پەیوەندی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ تورکیا چ پەیوەندی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەو هاوپەیمانەتی کە لە دژی داعش دروست بووە لە ڕێگەی ئەوانیشەوە وا بکەین فشار بخرێتە سەر تورکیا قەناعەت بە حکوومەتی تورکی بە دەسەڵاتی تورکی بێندرێ کە و سنوورە بکاتەوە هەم بۆ هاوکاریکردنی شەروانەکان هەم بۆ چارەسەرکردنی بریندارەکان هەم بۆ فریاکەوتنی ئەو خەڵکە سیڤیلەی کە ئێستا لەناو کوبانی داماونێتەوە چونکە بەڕاستی مەترسی گەورەی چی دیسانەکە لە شنگال گەورەتیش لە کوبانیدا ئەنجام بدرێت ڕەشە کوژیەک کۆمەڵ کوژیەک تاوانێکی دژ بە مرۆڤەتی دیسانەکە لە کوبانیدا ئەنجام بدرێت بۆیە بەڕاستی مەترسی گەورە هەیە دەبێت حکوومەتی هەرێم هەوڵەکانی خۆ چرکاتەوە تەنها ڕێگایەک ئەوەیە خۆی ئێمە ناتوانین حکوومەتی تورکیا ئیجبار بکەین بۆی ئێمە خاوەن سیادە و سەربەخۆیی نین ئێمە دەوڵەت نین ئێمە بە خۆتان دەزانین هەرێمێکین یان پەیوەندیمان لەگەڵ حکوومەتی بەغداش تازە لە تەطبیع بووندایە ئەگەر بۆ زیرە کوردەکان دوای جەژن بچنەوە بەغدا و بەشداری پێکهاتنی حکوومەت و ئەوانە بکەن دەتوانری ئەو کاتەی لە ڕێگای دەوڵەتی عراقیش و حکوومەتی عراقیشەوە ئەو هەوڵی خۆمان زۆر باشە دەسۆش کاک سۆران هەموو شتەکان ئەگەڕێتەوە بۆی کە ئێوە گەر بگەڕێنەوە لەم سەفەرە داوا لە حکوومەت بکەن حکوومەت فشار بکە حکوومەت داوا بکە حکوومەت ئیشی بۆ بکە حکوومەت میکانیزم دۆزێتەوە ئەیکەواتە بۆ مخاطبەی حکوومەتتان نەکرد کە بۆ نمونە نوێنەرێکی فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوەتان لەگەڵا بێ یعنی ئایا حکوومەتیش لەگەڵ ئێوە بەشدار بووایە بە چەند کەسێک لەو وەفدەیە پێدوانیە کارەکان ئاسانترە بوون ڕاستیە کاک ڕێبوار ئێمە وەکو پەرلەمانی کوردستان کاری خۆمانەکەین باشە بەڵام ئێوە هەماهەنگن لەگە حکوومەتە تاواکەریەک ئەوانیش کاری خۆیانەکەن من دڵنیام لەوەی کە حکوومەتی هەرێمیش هەروە تەماشاکاری ڕووداوەکانی کۆبانی نییە ڕەنگەیان دێشت هەبێ پەیوەندی بە بواری ئەمنیەوە هەبێ من دڵنیام بەڵێ هاوکاری سەربازی و هاوکاری تریش گەێنراوەتە کوردان لەوێ بەڵام ئەوە حکوومەت دەبێ بەرپرس بێ لە باسکردنی یاخود لە باس نەکردنی بەڵام ئەمە هەر تەسەوری خۆتە یان زانیاریە لەلات کە هاوکاری سەربازی گەێنراوەتەوێ پێم وایە زانیاریە بەڵام ئالیەتی گەیاندنی ئەوانە بۆ خۆتە زانی ئێمە ئێستا لە دۆخێکی زۆر هەستیاراین مەترسی داراین بۆ خۆمان پێویستمان بە هاوکاریە بۆ خۆمان داوامان لە هەموو دنیا کردووە ئێمە ئەگەر لە ڕێی هێرشی ئاسمانی ئەمریکا و وڵاتانی ترەوە نەبووایە بۆ خۆمان هەرێمی کوردستان لە باشوور هەمووی کەوتە بەرمەترسی واتە ئێمە ئێستا لە دۆخێکانین زۆر دۆخی ئاسایی بێ و تەماشاکەری ڕووداوەکان بین و هەنگاو نەنین ئێمە بۆ خۆمان لە کۆبانی زۆر زیاتر لە کۆبانی لە یەک شوێنە ئێمە بە درێژایی 1050 کیلۆمەتر لە دەیان شوێن لە جەلەولاوە هەتاکو کۆتایی شنگال لەو دۆخا بووین و لایەزالیش پێشمەرگە لەو دۆخایە و لایەزال لە بەرەکانی شەڕ ڕوبەڕووبوونەوە هەیە شەهید هەیە بریندار هەیە و پێویستمان بە هاوکاری زۆر زیاترە تا ئەم ساتەش کە تایین ئێمە پێویستمان بە هاوکاریە بەڵام لەگەڵ ئەوەشە چیمان پێ بکرێ بۆ کۆبانی دەبێ بیکەین و ڕەنگە مقەسیر بین لە ئاستی ئەوەی کە دوایی پاش کەوتنی کۆبانی نەین بڵین چی بکەین و وە چۆن بکەین کۆبانی دەستخینەوە دەبێت یەکەمین شت لەگەڵ ئەو تەحالفە نێودەوڵەتیە قسەکان زیاتر بکرێ کاتێکە نوێنەرایەتی تەحالفی نێودەوڵەتی لای ئۆباماوە دێتە هەرێمی کوردستان من دڵنیام هەرێمی کوردستان ئەوەندە خەمسارد نییە کە کۆبانی لەیات نەبێ و کۆبانی لەو نەخشەیان نەبێ وەکو چۆن
سووریا بۆ خۆی ئێستا لە نەخشەی ئەو تەحالوفە دەولیایە بەڵام ئایا بۆچی خەمساردن وەک پێویست نین کە تازەترین لە دوانی ساڵح موسلیمەوەیە کە ڕخنە لە هێرشی ئاسمانی ئەمریکا و ئەو تەحالوفە نێودەوڵەتی ئەگرێ بۆ سەر داعش لەو ناوچانە و ڕەنگە شەڕوانان لەوێ زۆر نیگەران بن لەوەی کە ئەم تەحالوفە نێودەوڵەتیە بەرامبەر بە داعش خۆ ئەمە داعشە پەلاماری کوردەدا لەوێ هەرو کوردەیەکە لە هەرێمی کوردستان کەوتوتە بەرمەترسی ئایا بەرژەوەندی ئەمریکا لەوێ نییە بۆیە تەدەخول ناکە یا چاوەڕێیەکات کۆمەڵکوژیەکی تر ببێت و تەحالوفەکەی گەورەترکە ئەمە ئەگەر کۆمەڵکوژی لە کۆبانی ڕوویدایەوە تەحالوفمان بۆ چییە کە نەتوانێت مەترسیەکانی سەر کۆبانی لە ئێستایا ڕابگرێ ئەوە ئەرکی پەرلەمانی کوردستان نییە کە شاندەکەی پەرلەمانە چێتە ئەوێ هاوکاری پێیە هاوکاری پێ بۆ ئاوارەکان ئەوە ئەرکی حکوومەتە و ئەوە ئەرکی ئەو پەیوەندیە ئابوووریە تونند و تۆڵە باشەیە کە لەگەڵ تورکیا هەمانە بەکاری بێنین بۆ ڕۆژێکی وەکو ئەمڕۆ باشە بەڵام پەیوەندی تۆڵی ئابووری لەگە تورکایە بۆ بەرگری لە مەخمور و لە گوێر و لە شنگال بەکار نەهاو چۆن بۆ کۆبانی بەکارێت ومێ دەکەین بۆ کۆبانی بەکاربێت چونکە کەوتنی کۆبانی واتە کەوتنی سنوورێکی گەورەی تورکیا لەگەڵ داعشە و تورکیا ئەگەر بەرگریش لە خۆی بکات دەبێت کۆبانی بپارێزێ ئەگەر نا ئێمە کاتێک دەچینە ئەوێ ومێ دەکەم بتوانین بەرچاوڕوونتر بین بۆ قسەکردن لەسەر ئەم ڕووداوانی کە لەوێ ڕوودەدەن باشە ئەوەی کە ئێستا لە دوور و ئەیبینین هەز ناکرێت کە تورکیا جۆرێک لە بێخەمی هەیە لەوەی کۆبانێ بکەوێت یان نەکەوێت زۆر ڕەنگە بە ئەو گرنگ نەبێ تورکیا بەشێکی زۆری ئاوارەکانی وەرگرتووە چ لە سنوور لەو دیوە لە ئۆرفە لەو شوێنانە بەشێکی وەرگرتووە یان ئەگەروانە بواە کۆچی سەوسی هەزاری ئینسان لەو 300 ئەوەندە گوندەی دەوروبەری کۆبانی ئەکێوەری ئەگرت شوێنێکی تری نەبوو بۆی بڕوە بەڵام تورکیاش بەرژەوەندی خۆی هەیە و تورکیاش سیاسەتی خۆی دەکا و مەساڵحی خۆی هەیە بۆ چۆنێتی پارێزگاری لەو بەرژەوەندیانەی بۆ خۆی دیارە بڕیار لە سیاسەتی خۆیدا ئەمە ناتوانین بڕیار لە سیاسەتی تورکیا بدەین بربوونی ئەو کارمەندانەوە ئەو دیبلۆماتانەی کە لە مووسڵ لەلایەن داعشەوە گویا دەست بەسەر کراون و بە سەلامەتی گەڕێنرانەوە لە کاتێکە بارمتەی وڵاتانی تر سەحەفی بێ و خێرخواز بێ و خۆبەخش بوو بێ بۆ هاوکاری مرۆی هەمووی سەردەبڕێ یەک ئەمە لە ناوخۆی تورکیاشا کاردانەوەی لێکەوتۆتەوە و بە هاشکرا قسە لەسەر سیاسەتی تورکیا کرێ بەرامبەر بە داعش بەڵام دوجار سەرۆک وەزیرانی ئەو وڵاتە داودۆغڵۆ کە دەڵێ ئێمە وەکو تورکیا کۆبانی دەپارێزین ومێ دەکەین وا بکەن و ئومێ دەکەین کە ئێستا بە چاوی خۆیان دەبینن مەترسی سەر کۆبانی مەترسیە بۆ سەر سنووری ئەوانیش بیان بینین بەڵکو هەنگاوەکانیان لە قۆناغی ئێستەیە دەست پێ بکە کە تا ئێستا بەو جۆرە نەبوو زۆر باشە کاک ئەیوب لەو سەردانەیە هیچ دیدارێکی ڕسمیتان ئەبێت لەگەڵ پەرلەمانتارانی تورکیا لەگەڵ کاربەردەستانی حکومی لە تورکیا یان هەر سەردانێکی ئیستیطلاعیەوە بەس بۆ بینینی بارودۆخەکەی وەگەڕێن و کۆتایی بە ئیشەکەتانەیەن وڵی پێدەچێت لەبەرەوەی دۆخی کۆبانی زۆر مەترسیدارە و پێویستی بە بڕیاری بە پەلەشە لیژنەکە بە پەلە بچێت سەردانی ئەوێ بکات و بیڕێتەوە بۆ هەرێمی کوردستان بۆی کۆبنەوەیشی بە پەلەی پەرلەمانی کوردستان بکرێت ینی نازانم ئەگە لەوێش بەرنامەی هیچ بەرنامەی هیچ دیدارێکی ترتان نییە هیچ دانیشتێکی کەتان نییە لەگەڵ هێزە کوردیەکاندا بێگومان ئەوە دەبێت لە تورکیادا بەڵام پێمانە لەگەڵ هێزە باڵا دەستەکانی تورکیایە بۆ لەگە پەرلەمانتارانی ئاک پارتیە باز نەکراوە ئەگەر لەوێش ئەجندایەکی کە لە کارەکانیاندا دابنێن نازانمەوە باشە دیدار لەگەڵ پەرلەمانتارانی کورد یان لەگەڵ لایەنە کوردیەکانە لەوێ هەر بۆ قسەکردن لەسەر هەمان بابەتە بێ بەڵێ بە هەر بۆ هەمان ئەو لایەنە کوردیان ناتوانن چه هاوکاریشی بۆ نمونە ئێوە بکەن یا چه هاوکاریکی سنووری کۆبانێ بکەن وڵا ئەوانەی کە پەرلەمانتارەکان بە تایبەتی کە لە پەرلەمانی تورکیەدان دەتوانن لە ڕێگەی حکوومەتی تورکیاوە کاراسانی بکەن بۆ داخلبوون لە سنووری تورکیا بۆ ناو کۆبانی و ئەو پێداویستانەی کە مەسەلەن سارەیان پێشتیان پێ بۆی گەنە شوێنەکانی مەبەستی خوان دەتوان ئەوە هەوڵی خوان چڕکەنەوە بۆی کە حکوومەت هاوکار بێتەوە زۆر باشە دەست خۆش بە کاک سۆران
من پرسیارێکی ئۆتۆم نەماوە یەک دەقەش کاتم ماوە ئەو دەقەیەم بەخۆت ئەگەر شتێک هەبێت لەسەر ئەم سەردانە لەسەر هەموو ئەو قسانەی کە ئەکرێ بۆ چوونێک خەریکە گەڵاڵە ئەبێ کە ئەوترێت هەرێم جۆرێک لە خەمساردی تایە بەرامبەر بە ڕۆژاوای کوردستان و ئەمەژە بەسرێتەوە بە بەشێک لەو ناکۆکیە سیاسیانی کە لە ڕابردوو هەبوو لەگەڵ ڕۆژاوایە. ومێ دەکەم ناکۆچیەکان تێپەڕێنین چکە دەرەنجامی ناکۆچیەکان لە دەستدانی جەلەولا و شنگال بوو بێت و دروستبوونی ئەو کارە ساتانە بوو بێ لەوێ و ڕژانی خوێنی دەیان پێشمەرگە بێ شەهیدبوونی دەیان پێشمەرگە بێ ئاوارەبوونی هەزاران بێ ومێ دەکەم کۆبانی زیاتر یەکمانخە و چیتر ئەو بەرژەوەندی حیزبیانە و ئەو مزایەدە سیاسیانە و هەڵپەکردن بۆ دەستکەوتە حیزبیەکان وەلانین ئێستا نیشتیمانە پارچە پارچە کراوەکەمان لە هەردوو پارچەیە لە مەترسی گەورایە لە بەرامبەر هێزێکا کە هێزێکی دژە ئینسانی و هێزێک کە هیچ بە هاوکێمێکی لانیە سەری کچی کورد ئەبڕێ و بەدەستی هەڵێ بڕێ بە پرچەکەیە و شانازیشی پێواکە وەکو ئەمڕۆ دوایین ڕاگەیاندراوی داعش کە دەڵێ ئێمە شەڕمان لەگەڵ کورد لەسەر عەقیدەیەتی چونکە کافرە. ئەوە ئەرچی هەمومانە و ئیسلامیەکانیشە بە تایبەتی لەسەر ئەوە بێنە خەت کە گەلی کورد گەلێکی موسڵمانە و ئەوانەی لە سەنگەرەکان ئەوان ڕوبەڕوویانە بنەوە هەموو لە سەفی نوێژ و لە جەماعەت و موسڵمان بوونی کورد ئەوان ناتوانن بیخەنە ژێر پرسیارە. زۆر سپاس دەکەم سۆران عومەر سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان هەروە کاگای عەبدوڵڵا سەرۆکی لیژنەی ناوخۆ لە پەرلەمانی کوردستان سپاس بۆ ئامادەبوونتان لە ستۆدیۆ. خۆشەویستان سپاس بۆ ئێوەی بەڕێزیش پاش کەمێکی تر لە بەشی دووەمی ئەم ڕووماڵەیە بە ئێوە خۆشەویست دەکەمەوە تاو کاتە هەموو لاکتان نەخۆشیە بن.